سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و گەشت کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. عزیزان لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕافەوە توینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە. لە ئەڵلقەیەم هاوتۆی بەرنامەکەماندا ئێوە عزیز بینەر و بیسەری بابەتێک دەبن بە ناوی میشێل هۆڵبێرگ ئەلقاعیدە و خۆشەویستی لە قۆناغی سەرمایەداریدا. بۆ هیوایی ناوەڕۆکی بەرگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە ئەمڕۆ جێگەی ڕەزامەندی و سەرنجی ئێوە بێت. لەگەڵمان من بۆ درێژەی بەرنامەکەمان. میشێل هۆڵبێرگ ئەلقاعیدە و خۆشەویستی لە قۆناغی سەرمایەداریدا. لە فارسیەوە سەعید ئەمانی کردوێتی بە کوردی. میشێل هۆڵبێرگ بە زمانی فەڕەنسە دەنووسێت، بەڵام ماوەیەکی زۆرە کە وەکو نووسەرێکی نێونەتەوەیی دەناسێنرێت. هەر 5 ڕۆمانەکەی بە دوای بڵاوبوونەوەیاندا هەڵایەکی زۆریان نایە و یەک بە دوای یەکدا پێناسەگەلێکی وەک دژی ئیسلامی، هەرزەنووسی، ڕەوانی و ژن ئازاریان لەلایەن ڕەخنەگرانی ئەوروپی و ئەمریکیەوە بە نسیبی نووسەر کرد، بەڵام هاوکات بە شێوەیەک بەهێز و کاریگەر بوون کە کەمتر ڕەخنەگرێک توانیوێتی بەبێ ئاوەڕدانەوە لێیان بەلایەندا تێپەڕێت. لە ئێستادا گیلام نیکولو دەرهێنەری فەڕەنسەی ماجەرا و ڕووداوەکانی پەیوەندیدار بە ژیانی ئەم نووسەرە پڕکێشە و گێرچەڵەی کردووەتە دەسمای فیلمێکی بەناوی ڕفێنرانی میشێل هۆڵبێرگ کە بەم دوایانە چۆتە سەر پەردەی سینەماکان. ئەم فیلمە کە هۆڵبێرگ خۆی دەوری خۆی تێدا دەبینێت لە جێژنوارەی فیلمی بەرلینی ساڵانی ڕابردوودا پیشاندرا و بەهۆی شێوە بەڵگەنامەیی بوون خاوەنی تەنزێکی وشیارانە و ڕوون و وێژەیەوە لەلایەن ڕەخنەگرانە و پێشوازی لێکرا. ڕفێنرانی میشێل هۆڵبێرگ داستانی ئەو 3 ڕۆژە دەگێڕێتەوە کە ئەو نووسەرە لە جریانی تۆڕێکی گەشت و گوزاریدا کە ناوەندی بڵاوکەرەوەی کتێبەکەی بۆ ناساندنی ئەو کتێبە نوێەکەی کە ئامادەی کردهبوو لە ناکەو بەبێ ئەوەی کەس ئاگادار بکاتەوە ون دەبێت. لە کۆمێدی درامی نیکولودا هۆڵبێرگ لەلایەن 3 براوە دزراوە و دەبرێتە دەوروبەری پاریس تا کە سوکاری ناچار بن بۆ ڕزگارکردنی پارە بدەن، بەڵام گفتوگۆکانی نێوان ئەو 4 پیاوە هێدی دەبێتە هۆی سەرهەڵدانی پەیوەندیکی دۆستانە لە نێوانیاندا تا ئەو ئاسەی کە بارمتەکە داوا لە ڕفێنەرانی کە بەباشی شارەزای کارەکەیان نین دەکات جۆرێک شەرابی گران قیمەتی بۆ بن لەگەڵ سۆزانیەک. ئەم فیلمە سەرڕای هەوڵدانی بە شێوە بەڵگانەمەیی بوونی بە تاوەی هەڵقوڵاوی خەیاڵی فیلمنامەنووس و دەرهێنەرەکەیەتی. لە ڕاستیدا دوای دیارنەمانی هۆڵبێرگ لە مانگی ئۆگەستی 2011 زاینیدا ڕاگەیەنراوەکان کەوتونەتە حەولان تا بزانن چی بەسەر ئەم نووسەرە پڕ جەمسەریە هاتووە. بڵاوکراوەیەکی فەڕەنسەوی تەنانەت قامکی تاوانبارکردنی بۆ لای ئەلقاعیدە داڕشت و ئەم ڕێکخراوەی بەوە تاوانبارکرد کە ئەوی دزیوە، بەڵام دوای 3 ڕۆژ هۆڵبێرگ ساغ و سەلامت دەرکەوتەوە. لە وەڵام بە پرسیاری ڕاگەیاندنەکان تەنیا وتی لە بیری چوو بوو کە دەبێت لە ڕێو ڕەسمی ناساندنی نەخشە و قەڵەمڕەودا بەشداری بکات و بەبێ ڕوونکردنەوەی زیاتر درێژەی بە گەشتەکەیدا. هەرچەندە ئیدەی لە ئارادابوونی دەستی قاعیدە کەمێک ناموو بە نەزەر دەکات، چاوگێڕانێک بە ڕابردووی پێشینەی هۆڵبێرگدا کردنی گومانێکی لەم جۆرە پاسەوەکات. لە ساڵی 2001 زاینیدا ڕۆمانێکی بڵاوکردەوە بە ناوی پلاتفۆرم و سەبارەت بە پەیوەندی عاتفی نێوان 2 کەس کە یەکێکیان خۆشەویستەکەی لە هێرشێکی تیرۆریستی لەلایەن گروپە ئیسلامگەراکانەوە لەدەستداوە. ئەم ڕۆمانە ئەمینداریە کە کەسایەتیە سەرەکیەکانی لە هەوڵدان ناوەندێک بۆ دانی خزمەتگوزاری تیروریزمی جنسیدا مەزرێنن پڕبوو لە وەسفی وردەکاری پەیوەندی جنسی و فەحشا و ناڕەستەخۆ توریزمی جنسی تەئکید دەکرد و بە توندی هێرشی دەکردە سەر ئیسلام و موسڵمانان. هۆڵبێرگ لە مەژواوە ترچووە و لە یەکێک لە وتوژەکانیدا سەبارەت بە کتێب ئیسلامی بە گەمژەترین دینەکان ناوبرد و هەرایەکی گەورەی نایەوە. نەتەنیا چەندین گروپی ئیسلامی و گروپەکانی داکۆکیکار لە مافە مەدەنیەکان لە فەڕەنسا سەبارەت بە هەڵخراندنی نەفرەتی ڕەگەزی ئەویان دایەدات کە بەڵکو یەکێتی عەرەبیش لە کاردانەوە بم بابەتە بەیاننامەی دەرکرد. یەکێک لە ڕۆژنامە عەرەب زمانەکانی فەڕەنسا وێنەیەکی گەورەی هۆڵبێرگی لە لاپەڕەی یەکەمی خۆیدا چاپ کرد کە لە پاڵیدا ئەم ڕستەیە دەبینرا. ئەم پیاوە لە تۆ بێزارە. پۆلیس داوای لەکرد پاریس جێبێڵێ و لە پێناو پاراستنی ئەمنیەتی ژیانیدا خۆی ون بکات. لە کۆتاییدا دادگا بە پشتبەستن بە ئەسڵی ئازادی بەیان و ڕاقنەگرتن لاینەکان ئەوی
بە بێتاوان ناسان. وەڵبێک دواتر بە شێوەیەکی گاڵتامێز سەبارەت بە ڕووداوەکە وتی نەمدەزانی مسلمانەکانیش بوونە یەکێک لەو گروپانەی کە بە هەموو شتێک دڵیان دێشێ. دەمزانی کە یەهودیەکان هەمیشە ئامادەن لە هەر کوێیەک بۆیان بکرێت شوێنەوارێکی دژە یەهودی بدۆزنەوە، بەڵام ڕاستیەکەی سەبارەت بە مسلمانەکان ئەوە منە دەزانی. لە هەرزەنووسیەوە تا ڕازوێژی درێژە بە بابەتەکەمانە دێن. ئەمە نەیەکەم ئاژاوە بوو کە سەبارەت بە وەڵبێک و بەرهەمەکانی دەکەوێتە ڕێو نە ئاخرینیشیان. تقریبەن ئەو لەگەڵ بڵاوبوونەوەی هەر ڕۆمانێکیدا بە تەرتیب هەموو شتێک زەرارەتی بنەمایی پلاتفۆرم ئەگەری دوورگەیەک نەخشە و قەڵەمڕە و ڕەخنەگران و مخاتباتی گشتی و حیرفەی دەکردە دوو بەرەی نەیارانی سەرسەخت و لایەنگرانی شیفتەی خۆی. گروپی یەکەم نووسینەکانی بەڕووخێنەر بێبندوبار باوەڕەقی و هەرزەنووسان دەزانی و خۆیشی بە دژە ئیسلامی ژن ئازار و بێشەرم ئەدەنە قەڵەم و هێرشی دەکەنە سەر سەبارەت بە خۆ بە دوورگرتن لە مرۆڤەکان گۆشەگیربوون و ئەفسوردەبوونی. بەڵام گروپی دووهەم ئەو بە ڕیوایەتگەرێکی ڕاستگۆی دنیای ئێمە دەزانن کە ئەوەی کەسی جورئەت ناکات بڵێ ئەو دەهێنێتە سەر زمان و بە هەستیارێکی بێوێنە و ئازارێکی قوڵۆباز لە دەست چوونی پەیوەندی مرۆڤایەتیەکان دەکات. یەکەم کتێبی واتە زەڕاتی بنەمایی کە لە ساڵی 1994 زاینی چۆژە چاپ هاوکات لەگەڵ ناوبانگێکی نێونەتەوەی کە وەکو ڕیالیستێکی بەتوانە و نووسەرێکی پێڕەوی بالزاک بۆ ئەوی دەستەبەر کرد. لەلایەنێکێک لە ڕەخنەگرانی نیویۆرک تایمزەوە بە ڕۆمانێک وەسف کراوە کە بە شێوەیەکی ئازاردەر لە نێوان هەرزەگی و ڕەوان پەرێشانیدا لە نەوەساندایە. بۆ دەرکردنی دنیای دەرونی وەڵبێک ڕەنگە پێویست بکات چاوێک بە دەورانی منداڵیە و دابەخشێنین. ئەو ساڵانەی کە بە تەواوی نووسەر هیچ وێنەیەکی لێیان لە ئەلبومەکانی دانیە. بە پێی ڕیوایەتی وەڵبێک باوکە فەڕەنسیەکەی و دایکە ئەلجەزایریەکەی لە تەمەنی 5 ساڵی بەو ئاکامە دەگەن کەی تر هیچ عەلاقە و هۆگرێکیان پێوەی نییە و بڕیاریاندا منداڵەکەیان بدایە گەورەی لە ئەلجەزایر بەسپێرن تا بەدەست و باڵکراوەی و فەراغەتی زیاترەوە خەریکی ژیانی خۆیان بن. دایکی کەمێک دواتر لەگەڵ مەعشوقە تازەکەی دەچێت بۆ برازیل و تاوەکو هەیپیەکان وەکو ئەوان بژیت. بڕیارێکی کە لە دواییدا بوو بەهۆی قین و نەفرەتی وەڵبێک لە شێوەی ژیانی هەیپیەکان و بەتایبەت ئیدەکانیان سەبارەت بە ئیشقی ئازاد. مێشێلی منداڵ چەند ساڵ دواتر گەڕایەوە بۆ فەڕەنسا و لە لای دایە گەورەی واتە دایکی باوکی گەورە بوو. لە زانکۆ لە ڕشتەیەندا زیاری کشت و کاڵی دەیخوێن. دەورەیەکی دوور و درێژی ئەفسوردەگی ومانەوە لە نەخۆشخانەی ڕەوانی نایە پشتسەر تا لاکەمدا لەگەڵ یەکەم ڕۆمانی لە تەمەنی 36 ساڵیدا دەرگاکانی ناوبانگ و سەرکەوتنی بەڕووداکرایەوە. ساڵانێک دواتر دوای بڵاوبوونەوەی ناوبانگی وەڵبێک دایکی بۆ واکامە گەیشت کە کوڕەکەی لە کتێب و توێژەکانیدا وێنەیەکی شەیتانی لێوێ ناکردووە و بە ئیرادەدانی گێڕانەوەکانی لە ماجەراکە ژیان نامەی خۆی بڵاو کردەوە. بڵاوبوونەوەی ئەم کتێبە لە زمرەی ئەو دەگمەن ڕووداوە نەبوو کە هەستی هاودڵی و هاودەردی ڕاگەیەنکاران و ڕەخنەگرانی سەبارەت بەو هەڵخران و بە هەمووانی سەلمان کە ئەم نووسەراژاوە گێڕەکە سوکارێکی بێنێهایەت نابەرپرسیاری هەبوو و دەورانێکی منداڵی زۆر پڕێشوازاری تێپەڕاندووە. فریدک بگبیدر ڕۆمان نووسی فەڕەنسەوی و یەکێک لە دۆستانی وەڵبێک سەبارەت بوو ئەڵێ ئەگەر من دەورانێکی منداڵی وەک منداڵی ئەوم هەبوایە تا ئێستا دەستم بۆ خۆکشتن بەردەبوو. ئەو ڕاست وەک زامبی لە مەرگ گەڕاوەتەوە تا ئەبێ بۆ ئێمەی ڕیوایەت بکات. ئەوینداریکردن لە بازاڕی ئازاددا توانایی نووسینەکانی وەڵبێک و دەوڵەمەندی خەیاڵی سەرڕای بۆ چوونە باز هەڵخرێنەرەکانی پێش بەوە دەگرێت کە ڕەخنەگران بتوانن بێتەفاوت بەسەر بەرهەمەکانیدا تێپەڕن. بەڵام قوبوڵکردنی ئیدەکانیشی کە مەحافەزکارانە و مەیلە و ڕاست باز دەکرێن بۆ زۆر کەس هاسان نییە. یەکێک لەو بنەمایی ترین بابەتانەی کە ئەو لە کتێبەکانی داوەڕی لێداتەوە کاریگەری بازاڕی ئازاد و سەرمایەداریە بەسەر پەیوەندیە ئینسانی و سکسوالیتیەکانیدا. لە ڕوانگەی ئەوەوە لە کۆمەڵگایەکدا کە بە ئاسانی دەکرێت لەودا شەریکێکی جنسی نوێ بدۆزرێتەوە. لەوژێکی پەیوەندی عاتفی و جسمانی شێوەی پەیوەندی ئابووری بەخۆیەوە دەگرێت و
بەو مانایی کە ئەمینداریکردن و سەرجەییکردنیش دۆڕا و سەرکەوتووی دەبێت لەوانە شارۆمەندانی ژن و پیاوی کۆمەڵگا سەرۆتمەندەکان دەتوانن بچن بە وڵاتانی هەژارتر و لە بەرامبەر دانی بڕێک پارەدا دەست بدەنە مەجەراجوویی جنسی و لە ئاکامدا هیچ سەیر نییە کە لە داهاتوویەکی نزیکدا تیروزمی جنسی کە لە ئێستادا بە شێوەیەکی ژێربەژێر و شاراوە لە ئارادایە ڕواڵەتێکی بەتەواوی حیرفەی و ڕێکخراو بەخۆیەوە بگرێت. ئاخرین بەرهەمی وەڵبەیەک بە ناوی نەخشە و قەڵەمڕە و توانی لە ساڵی 2010 زانیدا معتەبەرترین خەڵاتی ئەدەبی فەڕەنسەواتە خەڵاتی گنکووری بۆ دەستەبەر بکات. پێشتریش کاتی بڵاوبوونەوەی ڕۆمانی پڕگێچەڵی پلاتفۆرم زەمزەمەی کاندیدکرانی بۆ خەڵاتی کنگووری هاتبوو ئاراوە بەڵام لە کۆتاییدا نەیتوانێ بەدەستی بێنێ. ئاخرین کتێبەکەی کە داستانی کوژرانی بێبەزەیانەی کەسێک بە ناوی میشێل وەڵبێک دەگێڕێتەوە بە بۆ چوونی خودی نووسەر باسی دەربڕینی خۆی لە ڕێگای هۆنەرەوە بە تایبەت لە ڕێگای ئەدەبیاتەوە دەکات. بەڵام ئەمە گشت ماجەراکە نییە. بەم دوایانە ئابووری ناسێکی بەناوبانگی فەڕەنسەوی لە کتێبێکدا ئاوەڕی لە ڕوانگە ئابوووریەکانی وەڵبێک دەداتەوە بە تایبەت وەسفی کتێبی نەخشە و قەڵەمڕەوی کردووە لەبەرەوەی لە ڕەخنەگرتن لە مەسرەفگەرایی ئاماژە بە هەندێک شت کردووە کە ئەوەک ئابووری ناسێک جورئەتی وتنیانی نییە.
بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم جۆراتینە کۆتایی بەرنامەیەم ڕۆژمان لە بەرنامەی دیدار و ڕافەوە هیوادارم بابەتەکە بەدڵی هەموو لایەکتان ببێت و جێگای ڕەزامەندی ئێوە بێت تاوەکو بەرنمەیەکی ترکات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.